فتوایە نەک جارێ هەزار جار ڕۆژەکەمەوە لەبەرەوەی ژن خاوەنی خۆچێتی خۆیەتی خاوەنی کەرامەتی خۆیەتی ئەوان ژن بۆ کەڵەیەک سیر نەکەن ژن زۆر جار لە پیا و شخصیت و مەکانەتی بەرزترە بۆیان نییە ئەوان ئەو قەرارە بەسەر ژنا بسەپێنن و داوا لە هەموو وڵاتانی دنیا ئەکەن بە تایبەتی هەرێمەکەی خۆم لە دادپەرویەوە دادپەروەریەوە تاک و ئەوقاف کە ئەم قەرارەیان دەرکردووە ئەمە یەک سوکایەتیە بەو کەسانەی کە سایقی تەکسیم ژنەکان لەگەڵیان سەرەکەون سوکایەتیە بەو ژنش کە سەر ئەکەوێت لەگەڵیانە ئێمە من ناوی شارم چەند ساڵ ئەمە ژن بەتەنیا بە تەکسی ڕۆشتە و هاتووە هیچ قەلەبێکی خراپی نەبووە ئێستش دووبارەیەکەمەوە هەزار جار ڕەتی ئەەکەمەوە فتوای مناکان کە ئەو لێدوانەیان ناوە بە زووترین کار داوای لێبوردن لە ژنانی هەرێمەکەم بکەن و لە سایق تەکسیەکانیش کە کاسپی ئەەکەن ژنێک هەڵەگرن وەکو خوشکێ یا وەکو دایکێ وەکو کچێکی خۆ لە مەلاکان لە فتوای شەرعیەکانی ئیسلام داوا ئەەکەم داوای لێبوردن لە ژنان بکەن و لەو کەسانشکەن کە کاسپی بە تەکسیەوەکان کابڕیارەکەم بێنی بەڕاستی زۆر پێم سیر بوو مەلایانی بەڕێز تازە بە تازە بێن فتوایەکی لەو شێوەیە دەکەن بۆ ژنان چونکە بەڕاستی ژنان ئێستا لەو مەرحەلەیە نەما وە پێشتریش ئێمە ژنان زۆر باش بابوو بۆ ژنانی شوێنەوە تازە بە تازە ئێمە بگەڕێنەوە بۆ ئەوەی کە ژنان بەتەنیا دێنە لەوێ ژنان بەتەنیا سواری تەکسی دەن بەڕاستی ئەمە دۆلایانی زۆر خراپ سەرتاپای بڕیارەکە بۆ خۆی خراپ بوو بەلای منەوە بەڵام ئەوەی کە زۆر خراپ بوو ئەمە زۆر بکەمە سەری ئەوەیە کە بەداخەوە ئەمە لایەنی یەکەمی بۆ برایانی شۆفێرە کە هیچ سیقە و متمانەیەکیان نییە چێن ئەوانەی شۆفێریەکەن باوکی منە برای تۆیە هاوسەری ئەوە هاوژینی ئەوە یانی ئەوانە خۆ ئێمە ناڵێ خەڵکی باش هەمووی باشەوە یان هەمووی خراپن هەمووی ڕێژەیە ئەم شتانە ئەمە هاتووە هەمویانە بێت شێواز پێداسە کردووە لە بەرامبەر ئەمەدا هاتووە ژنی زۆر چوو کردووە چاوانێ تەکسیمەوە بەسەریا ئەبێ ئیلا مەحەلێکی خۆتت لەگەڵا بێ ئەی مامۆستای بەڕێز ئەگەر کارێکم هەبوو ئەگەر من ئیشێکم هەبوو مامۆستای بەڕێز هاوشان و هاوڕەگەز و هاوفکری من لە ڕۆژئاوا و لە باکوور و لە شاخە خەبەرتەکە تۆ تازە هاتووی بە من ئەڵێی بەتەنیا سواری تەکسیمە بە ئەمە حرامە ئەی کاتێک کە چەک هەڵ ئەگرن ئەی ئەوانەی کە شەهید ئەبن ئەی ئەو هەواڵانەی کە خوێنی خۆیان ئەباشن بە خاک و نیشتیمان ئەی ئەوانە چی ئەی خۆ ئەوانە چی بکەن یعنی ئەبێ ئیلا حەواڵێکی خۆیان لەگەڵا بەڕاستی من زۆر پێم سەیرە ئەم قسەیە ئێمە ژنان لە باشوور ئێمە هەوڵەین کە هەموو ئەم قۆسپ و ڕێبنانە بشکێنین ئێمە هەوڵەین لە ژێر ناوی فتوە و بڕیار و حرام و حەواڵە ئەمانە هەنگاوی بەسەردانێ بازی بەسەردانێ بەڕاستی هەر بۆیە من وەکو ژنێک لەگەڵ هاوڵەکان و هاوڕێکانم زۆر بە توندی ئیداری ئەمەمان کردو بەرامبەری وەستاینەوەیە تا ڕەنگە بەدەستانە بەدان بن کە لە ڕۆژی ڕابردوودا کۆنکرێتی ڕۆژنامەوانیان بەس هاوڕێکانم لە هەموو چی لەژەکان ڕۆژنامەوانی تیابوو ئەنجامەکانی تیابوو کەسایەتی تیابوو کە ئەمەڵە تەکاتەوە بەڕاستی چونکە ژن زەمانێکە خەباتەکە مێژوویەکی هەیە مێژووی پرسەمانی تۆ هاکردن تۆ هاتوو بەم ئەوە بەتەنیا سواری تەکسیمەمە بۆ بچووکم ئەەکەیتەوە من بەتەنیا سواری تەکسیمم نیازم ئەم کاری مۆزوعە تۆ بچار لە دنیایەک مۆزوعەتە بێت ئەوە بۆچی مامۆستایانی بەڕێز نەهاتن ڕێگری لە هێرشەکانی تورکیا بکەن بۆ سەر ڕۆژنامەی کوردستان ئەوە بۆ مامۆستایانی بەڕێزیان فتوا بدەن ڕێگری بکەن بە گوناح و چەند ئایەت و دینێکی بۆ بهێننەوانێ بڵێن نابێت هەرێمی کوردستان ببەزێنرێت لە ڕووی هێرشە ئاسمانەکانەوە کە هێزەکانی تورکیا بەبەردەمی بۆ توانی هەرێمی کوردستانەکە کە ئێستا خەڵکی ماشینی لەگەڵ ڕۆژانە کامیان حرامە ئەوە حرامە کە من لەگەڵ برایەکی شۆفێر لەسەر کەنتڕۆڵ بۆ کارێکی بکەم یان ئەوە حرامە کە تۆ بێ دەست بخەیتە بینەقەکەی خەڵکی سبیلەوە خەڵک شەهید بکەیت خەڵکی بێتاوان و بێگوناح شەهید بکەیت من تێنەگەیشتم کار لە گوناح لای مامۆستایانی بەڕێز یعنی ئێمە ئەوە نەبێ مشکلەی ئەوە نەبچوو کرایەکە دانیشتون هیچ ئیشی کارێکمان نییە ئێمە لەگەڵ شۆفێری تەکسیا سەر نەکەوێت ئەگەر خزمێکیان کەسێکم دەبێت من لێرەوە یعنی بە خۆشحاڵیەوە ئەوڵێن لەگەڵ چەندین ژنی هاوڕێمانە تەنها ژنەبووی چوونەتە ڕۆژئاوا سەردانی ڕۆژئاوامان کردووە هەر ژنە بوو لەوێش توی لەشکرێک لە ژنانمان دیوە شۆڕشی ژنانمان دیوە